ئەمڕۆ لێرە کۆبووینەوە لە کوردانی دەڤەری واشنگتن دیسی بۆ بەرز و پیرۆز ڕاگررتنی یادی سەرکردەی مەزن و ڕابەری کاریزمایی گەلی کوردستان بارزانی نەمر. بارزانی نەمر سەرمەلا مستەفا سەرکردەیە بوو کە بەڕاستی هاوتای نەبوو لە مێژوگەلی کوردستاندا. ئەو بەرهەم و ئەو شتانی کە تاکو ئێستش دەبینین لە خەباتی گەلی کوردستان هەر وابەستەیە بە خەباتی نەفساوی مەلا مستەفای بارزانی. لە ساڵی 1946 کە کۆماری کوردستان لە مەهاباد خامۆش کرا، بارزانی بۆ درێژەدان بە خەبات ڕێگایەکی نوێی دەستکرد. بەرزانی باوکی خانەقینە، چونکە گوتی کەرکووک چاوی کوردستانە، دڵی کوردستانە عەفوو، بەس خانەقینی چاوی کوردستانە. ئێمە ئەو کەلیمەی بەرزانیە قەت لە بیر ناکەین. ئیشەکە بەڕاستی زۆر زەعیفە. ئارێ وەڵڵا چکەی مەجبوری دەبێ خۆ بپارێزین. ئەوجارەکانە ئەو نەخۆشیش بە عام هەموو وڵاتانی گرتوێتەوە، مەجبوری ئەمەش خۆ بپارێزین. بەڕاست ژیانی شێ بەردەوامە، دەبێت ژیانی شێ ببینە سەرێ. ئێمەش پێمان خۆشە وەکو کوردێک کوردستان لەو نەخۆشیە لەو ویروسیە بپارێزێت بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و هەرو کەسانی کە ڕێنماییان دا. زۆرمان پێخۆشە ئێمەش هاوکاریەکەین لەسەر مۆردە. لەم لاشەوە زۆر گرفتی بۆ دروستکردی ئەو مەسەلەیە. حدود کە قەپات بووە، زۆر خەڵکی کوردستانی ڕۆژهەڵاتن کە لێرە ئیشیان دەکرد، هاتوچویان دەکرد. ئێستا مشکلەیەکی گەورە بۆیان دروست بوو بۆ هاتوچووکردن. نەخۆشی کۆڕۆناکە ئێستا براو بوویتەوە لە دراوسەکانمان وەک وڵاتی ئێران و بگرە لە کەرکووک و بەغداشەوە شوێنانە هەیە. بەڕاستی تەسیری کردوتە سەر ئیشمان. بەرام دەبی هەوڵ بدەین تێکۆشان بەردەوام بێ لە ڕووی ئیشکردن، نابیدان بە خۆدابگرین وە چاودێری ڕێنمایەکانی تەندروستیش بکەین. تشتێرە تشتی دەستی دووەمن، تشتی کەونم تەباغن، سەلاجەنە، مجەمیدەیە، تەخمی نووسنە، تەخمی کەوەنتەرە لە بازار گرانە. سەلاجەکە 500 زانیاریە، ئەلێرە بە 150 بەز دەکەوی، بە 100 بەز دەکەوی. تەخمە کەوەنتەرەکە بە مەیلۆنیوەکە 2 مەیلۆنە، لێرە بە 250 300 بەز دەکەوی. ئەو بازارە ینی تشلی هەرزانە لەبەر جەیە کەونەی دەستی نوێ دووەمی پێ دەڵێن. شەکە هەرزانە، فەقیرەیە پێی ناکرێ بچ گران بکڕی، تێ ئەوەی دەکڕی هەرزانە. دەوەکاوە هەیە.